خەلیل ئەحمەد کوردێکی خەڵکی باژارێ کەرکووکێک و 40 ساڵان بەریانەها عێراق بجێهێشتی. پشتیوان هەموو ساڵان شنیکە بەدۆف ژن و زار و کەسوکارên xwe li Kurdistanê digere û hemû peywendiyên navbera wan birêya telefon û şandina wêneyan ji bo hev dibûye. Xelîl niha li bajarê Xertûma paytexta Sudan dijît. Di bidûfçûneka ênartî de bi xwe û kesûkarên wî beşek ji çîrok û biserhatiya wê şoreşa berbelava Kurdan vedgêrin. Xelîl pêşmergeyê şoreşa Eylûlê bû bihara sala 1975 piştî şikistanîna şoreşê weke dehan hezar pêşmergeyên din xwe teslîmê artêşa Iraqê dike. Demekêkên piştî teslîmbûnê bi tawana xıyanetê lê niştîmanî sizayê bidarvekirinê ji bo derdiçe. Lêber bi lêborîna giştî azad dibe û lê piştî azadbûnê jî bilez birêya Îranê Iraqê bicê dihêle. شۆڕشی گەورەی کوردستان وەکو نەختێک خێ دیکەیتێ ناو ئاوێکەوە تاوایەوە. هەموو لێ پرسراوەکان ئەوەیان ڕۆیشت بۆ ئەمریکا، ئەوەیان ڕۆیشت بۆ ئەوروپا، هەر یەکێک بۆلایە ئێمەیان بەجێ هێلا وەکو ڕانێکی مەڕ تەسلیمی گورگ بکەیت. بەبێ خاوەن، بەبێ لێ پرسراو، بەبێ کەسوکار 100,000 زیاتر کورد لە سوودانە هەیە. هەموویان لێ پرسراون. وەزیری ناوخۆی سوودان کوردە، وەزیری ڕۆشنبیری ئەرتیریا کوردە، ڕئیس نایجیریا محەممەد بوخاری کوردە. ئێوە نازان، ئێوە مێژووی کوردستان نازان، مێژووی کوردەکان نازانن. Kesûkarên Xelîl li bajarê Kerkûkê dibêjin heya sala 1976 yek dû caran nameyên wan pê gehîştine. Êdî ji wê salê ve bi dûvda tûb nûçeyekî wî nezaniye. Ev zalam ji dayîkbê sala 1945 û li jiyê 16 salî ve bûye pêşmerge li şoreşa Eylûlê. Her wesa endamê yeketiya nivîserên Kurd li qey Kerkûkê bûye. Niha ku li Sudanê dijî dîsan malbat pêkveîniya û bavê 4 zaroyan e. Ew dibêje ji bo vegeriyan ji bo Kurdistanê gelek hez dike û hîvî xwaze ji îro ve hevkariya wî bikin heya ku vegere wî niştîmanê ku 40 salan bi neçarî bicihêştî. هاتینەوە بۆ ئێرە وەزێکی زۆر خۆش بووکەوە لە بەیان 11 ئازادراوەم عالەمە گشتی لە خۆشییا بوو لێ نابوو بەس لە 1970 کە چوویە ناو 1970 مفازاتەکە مەسا 4 ساڵ بوو مێمەدرا بوو. لە 2 ساڵی تر بۆنی دەرچووکەوە دژایەتی کورد دووبارە دەستی پێکردەوە. تر لە 1970 ئەوەی پێشمەرگەی کۆن بۆیە لێرە تاقیبیان نەکرد ئەیژیرایانە حیزب باسێکی دا هەموو شێ وتم خاڵە ئەوی شاعر بوو تەوان معروف بوو لە شۆرزە یان ڕیشی دانا خەلی خوێنایە یان هەمووی پێکەوە تاشری وتم خاڵە گیان چارێک بۆ خۆمان دۆژینەوەکەوە حەلێک با حکومەت دەمانگرە وتی خاڵەکەی مناگرت تۆ ڕابکە. 2 ڕۆژ دوایەوە ئەو گیرە. ناوم غاندی خەلیل ئەحمەدە، کوڕی سەید خەلیلم. ئەوەی کە ئێستا لە سوودانە لە دەرەوەی وڵاتە. تەمەنم 5 مانگ بووە کە باوکم ڕۆیشتووە، یعنی لە دایک بوونی من دوای باوکم بووە. باوکم یەکێک بووە لە پێشمەرگەی ئەیلول. لە هەمان کاتشە ئەندامی یەکێتی نووسەرانی کورد بووە لە قی کەرکووک. یەکێک بۆ لەو شاعرانەی کە لە شاری کەرکووک بووە. بەڵام ئیتر بۆ ماوەی لە تەمەنی منەوە لە ساڵی 1940 ساڵە تاکو ئێستا من باوکی خۆم نەبینیوە بە ژیانێکی دەردەسەریمان بردوتە سەر. نوچەیە vemana Xelîl di jiyanê de ji bo hevjîna wî ku van hemû salan li dûrî wî bûye û jiyan kiriye, nûçeyekê gelek dilxweşker bûye. Ew dibêje her tim çavarê nûçeyekê hevjînê xwe yê nediyar bûye. Gerçî gelek caran bêhîvî bûye, li her hîvî hebû ku wê vegere. کە حەولێکماندا یعنی لە دەرەوە و لێرە و لە هەموو شتێک هەتا خەبەری هات کە خەبەری هات ئێمە زۆر پێخۆش بمان و خۆشحاڵ بمان بە جوابەکەی و ئیتر بە ڕەزالەتێک ڕەزالەت من مناڵم بە خاوەن کرد لەگەڵ دایکی خۆ ئافی بکە ئیتر بە ڕەزالەتێک یعنی زۆر سەخت مناڵمان بە خاوەن کرد. Niha 41 sala şoreşa Eylûlê dawî pê hatî lê hîna jî çîrokên nebihîstî piştî şikistanîna vê şoreşê vemane ku nek tenê li Kurdistanê belkû bi temama cîhanê de belav bûne. Ehmed nimûneyê van sadan şoreşgêrên dilşikestiyê ku serê xwe helgirtî û bê wêyekê kes nûçeyekî wî bizane li cihekê din jiyaneke taybet ji bo xwe dirûst kiriye meger bi rêkev bikarin wan bibînin.